ئێمە وەکو براندی ڕۆیاڵ پلاتینیۆم بە بۆن بەشدارین. بۆن چیەگەێنێ لای تۆ؟ وەڵاهی جا بۆن چی ناگەێنێ، هەر لە ڕۆ ئاینیەکەیەوە لە ڕۆ کولتوریەکەیەوانێ لە هەموو ڕۆکانەوانێ بۆن گرنگی خۆی هەیە. خواردنی مریشکێک ئەگەر بۆن ساردی بێ کەس نایخوا، ئەی قازێ یان هەردوو نەڕۆین لەناو ئەم فیستیڤالات تۆ چی شتێک بەلا تۆ خۆش بوو حەزی کرد تامیکە یا خەڵک تاقیقەکە تۆ لە ڕێی بۆنەوە شێلم. بۆن هەم لە خواردنە هەم لە کارکتەرە لە هەموو شتێکی ژیانمانە تایبەتیەک و ئەهەمێتێکی زۆری خۆی هەیە، ئەکرێ پێناسەیەکی ڕاستەقینەی ئینسانە بێ بەڕاستی. هەمان ئەو بۆنەی کە من خۆم بەکاری هێنم کارمەندەکان و بۆنیان یالم، بەڵام بۆنەکەی خۆم نەبوو، با بڵێن ماستەر کواڵیتیەکەی بوو، بەڵام نەفسی بۆن بوو. لە ڕووی نرخەوە چ جیاوازیەکیان؟ پرسیارەکە زۆر جوانە. هەڵبەت براندی ئێمە براندێکە ئیش لەسەر دروستکردنی بۆنی ماستەر کوالەتی ناکە، ئەوانە دیزاینەرن ئینسپایرێشنەکان لە بۆنە ئۆرجیناڵەکان وەرەگرێ، یە نەفسی DNA بۆنی ئۆرجینال وەرئەگرێ، بەڵام مافی کۆپیڕایتی هەیە بەناوی ئەو شەریکەوە بڵاوی کاتوانێ بەناوی خۆمانەوە بڵاوی ئەەکەینانێ، بەڵام لە ڕۆی ئەو زەیتی کە بەکاری ئێنین لە بۆنەکانە کە لە دەروی وڵات دروستەکرێت زەیتێکی هۆڵەندیە مانەوە بڵاوبوون و ئەدایەکی باشی هەیە، بەس لەگەڵ ئۆرجیناڵەکە فەرقیان ئەوەیە وەکو نۆتە ئەوەی ئێمە با بڵێ نەفسی ئەو بۆنەیە کە بۆ 6 سعات ئەو بۆنێ و دوای ئەو 6 سعاتە بۆنەکە بڵاوبوونەوەی هادەترە بێتەوە مانەوەشی ڕۆژەکە لەوانێ بۆنە ئۆرجیناڵەکە زیاتر بێ. باشە، ئێستا جەو ساردە و زستانە، چ بۆنێک پێشنیارەکەی بۆ پیاوان، چ بۆنێک پێشنیارەکەی بۆ خانمان؟ بە حکمی ئەوەی کە جەو ساردە بۆنە قورسەکان هەم زۆر بەچێژن، هەم بۆنە شیرینەکان بۆ خانمان. منوەکو خۆم ماڕۆن پێشنیارەکەم بۆنێکی خۆشە و بۆنێکی پیاوانی فەخمی ئاڵۆزە، جا ئەو بۆنە هەر بۆ ناسراوە، ئەو تەحەدایی هەیە هەر کەسێک لە خۆی بات هیچ بۆن فرۆشێکی ناتوانێت دروستی کاتوانێت، چونکە زیاد لە 30 مادە لە نۆتەکانیان دروست بووە. ئێمە هەمیشە وتمانە ئەم بۆنە بەرە هەر کەسێک توانی لەو کەسانی کە ئیشی زیێتیەکەن دروستی کەنەوانێ بۆمان بگەڕن ڕ خەڵاتی ژین بەتوو بە بۆن فرۆشەکەش. ماڵۆن بۆ پیاوان زۆر خۆشە لە بەرەوەی هەستێکی گەرمە ئاەتی و ئاڵۆز و بەهاراتیە، بۆ نەشیرینەکانیش مۆنتینیگرۆ بۆنێکی خۆشی خانمانەیە. هیچ بۆنێکی واتان هەیە مەسەلەن پێشەی خۆم ڕۆمە شوێنەکە بۆنەکەم بڵێ سەلام عەلەیک؟ زۆربەی بۆنەکانمان بۆ گرنگی ئەفرۆشین و تەنانەت ڕۆیاڵ تەنها براندە لە عێراقا کە بۆنەکانی بە وەرەقەی زەمانەوە ئەفرۆشێ، هەتا وەکو 2 هەفتە دوای بەکارهێنانیش بۆ گرنگیە نەبوو، بڵاو نەبووانێ خەڵک نەیوو بۆ نەخۆشە چیە لە خۆتت داوە پێش خۆ نەگەشتە شوێنەکە بیگەڕێنەرۆ پارەکەی خۆ بە کاملی وەرگرەوە. خۆشم ساعتە زیادانیش لە خزمەت ناڵین ساعتێک بەڵام ئەمێنێتەوە بڵامانەی زۆر باشە. بەنسبە سەری ساڵی تازەوە پامی خۆت بگەێنی بە هاوڵاتیان؟ هەمووەکو محەممەد هەمووەکو براندی ڕۆیاڵ پلاتینیۆم هیوادارم ساڵێکی باشیان لە 2025 بەڕێ کردبێ و ئاواتەخوازم باشترینیان بۆ بێت لە 2026. ساڵی 2025 بۆ تۆ چۆن بوو؟ وەڵا الحەمدولیلا بۆ من بەنیزبەت خۆمانە کە مارکێتەرم لە براندی ڕۆیاڵ ساڵێکی دڵخۆشکەر بوو، هەنگاوی گەورەمان نالە دوو شوێنی تازە لە جادەی مۆلەوی لە شەقامی باتە لە هەولێر دوکانمان کردوانێ، یعنی ئەوە خەونێک بوو تۆ لە یەک دوکانەوە دەستپێکی ئێستا لە چەند شارێک چەند خێزانێک لەسەر ئیشەکەی تۆ ئەژین، ئەوە بۆ من خەونێکی خۆش بوو پێی گەشتم، ئینشەڵا بە یۆی کاری باشتریش.